ڕادیۆ دەنگ بە پاڵپشتی سندوقی نیشتیمانی بۆ پاڵپشتی دیموکراسی ئەمریکی NED ئەوە بۆ ساڵی پێنجەمە بەردەوامە لە پێشبڕکێی ڕۆژنامەنووسی مافەکانی مرۆڤ لەسەر ئاستی هەرێمی کوردستان. ئەم پێشبڕکێی ئەم ساڵ بۆ ساڵی 2020 کە ئەنجام درراوە لەسەر ئاستی کوردستان ڕۆژنامەنووسان توانیانە بە بابەتە ڕۆژنامەوانیەکانیان کە پەیوەندیدارن بە مافی مرۆڤەوە بەشداری بکەن. 23 ڕۆژنامەنووس لەسەر ئاستی کوردستان بەشداریان کردووە، 23 بابەتی ڕۆژنامەوانی و لە 16 دەستگای جیاواز. ئەمڕۆ لە کەلار ئەنجامی پێشبڕکێەکە ڕاگەیەنرا بە جۆرێکە یەکەمی بابەتی نووسرا و یەکەمی بابەتی ڤیددیۆیی و یەکەمی بابەتی مەڵتیمیدیا کە ڕۆژنامەوان لەیلا ئەحمەد لە سایتی کەرکوبنا و یەکەمی نووسراوە و ڕۆژنامەوان سۆران محەممەد لە دەستگای ڕۆژنیوز یەکەمی مەڵتیمیدیا بووە و ڕۆژنامەوان دیارجەمال لە کوردستان 24 یەکەمی ڤیددیۆ بووە. راپۆرتی مەڵتیمیدیا درا بە ڕۆژنامەنووس سۆران محەممەد لە سایتی ڕۆژنیوز. بەڵێ من سۆران محەممەد پامنێری ئاژانسی هەواڵی ڕۆژنیوز لە شاری کەرکوک. ئەمڕۆ لە خولی پێنجەمی پێشبڕکێی ڕۆژنامەوانی مافەکانی مرۆڤ لەلایەن ڕادیۆی دەنگ ڕێکخرا بوو. بەشداریم کرد خۆشبەختانە راپۆرتێکی ئاژانسی هەواڵی ڕۆژنیوز کە باشترین راپۆرتی مەڵتیمیدیای بەدەستێنە. راپۆرتەکە تێیدا باز لە هێز و توانای ژنێک دەکات لە کەرکوک کە بە هێز و توانەکانی خۆی لەسەر پێیەکانی خۆی وەستاوە و چۆک بۆ ئاستەنگەکانی ژیان دانادات و بەردەوام خەریکی کارکردنە و راپۆرتەکە زیاتر لەو بارەوە بوو کە دڵنیا کاری کرێکاری دەکات جیاواز لە هەر تاکێکی تری کۆمەڵگە ڕوبەڕووی سەختیەکانی ژیان وەستاوەتەوە و کاری کرێکاری دەکات.